انی پەیوەندیدار و بە تایبەتی نوێنەرانی کەرکووک کاک ڕێبوار و ئەڵماسخان و کاک جەماڵ ئەو بە ڕێزانی تریش دەنگی ئێمە بگەنە لە ئەنی پەیوەندیدار و تەداخولێکی زۆر بەپەلە بکەن لە ئێستیسماری کەرکووک چارەسەری ئەم وەزع بکەن. خەڵکەکە زۆر معاناتی زۆر بێزارە خەڵکەکە. لە 2012 پرۆژێ دەسی پێکرا، ئێستا ئێمە لە 2020 هێشتا تاو نەکراوە بە کۆمەڵی بیان و جیاجیا ڕاکردنی مقاولی دو مات سێ مات عقدی تازەکرا. ئەمە خانووی منە بۆ منەمە یەکێکە لە خانۆکانی من خۆم خانووی یەکێک لە خانوویەکی دووقاتەکانە مێ لێرانە بەشدارم بوومە و پارێکی زۆریشم داوە عقد و هەموو ئەولیاتێکیشم بە ئاگداری ئیسەفمار و مقاولەکەش ئیمزاش کراوە. هەتا ئێستا خانۆکە تەواو نەبووە. ئەگەر زوومی کامیرەکەتانش کەنە سەری دیوارەکانی هەر هەمووی شەقی بردووە، پارێکی زۆر درا و لە بەلاش ئەوها ماوەتەوە تەرکراوە 8 ساڵە. عقدمان لەگە ئەم شەریکەیە کرد لە 2012 وتی 2014 خانۆکەتان تەواو بێ ئەسنە ناوی، لە دوای ئەوە قست لەسەرمان لەمێنێ ماگانە ئەیدین. لە 2014 تەواوی نەکرد، ئەمجا تاخیری کرد چەند ساڵ لە دوای ئەوەش مقاول لە سەرچێکە ڕای کرد و مەشروعی لە دەرەوەی وڵات و لەم لالا کرد و ڕای کرد. ئەمجا لە دوای ئەوە چوو مقاولێتری نارد، مقاولێتری نارد هەنێ ئیشی کرد ئەوە ئەویش ڕای کرد. مقاولی دووەمش ڕۆی، ئەمجا چوو مقاولی سێمی نارد، سێمش هات هەنێ ئیشی کرد و خەڵکی کۆ کردەوەتی وەرن پارەم بدەنێ، هەنێ خەڵکی کۆ کردەوە ئیشی کرد ئەوەیانش هەر دیسان ڕای کرد. ئێستا مقاولی چوارەم هاتووە، مقاولی چوارەمش هاتووە بە هەمان شێوە ئەڵێ وەرن ئێوە پارە بدەنە من ئیشەکەم، ئێمە ئەترسین پارەی بدەینێ وەکو مقاولی سێم و چوارەم، ئەمیش ڕاکە ئەنجا پێنجەم بێتە پێشەوە. بەڕاستی زۆر پێویستە دەنگی ئێمە